ئازان و خۆشەویستان لە هەرجەیەکن سڵاوتان لێ بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشەشەکەم ئەمڕۆ بەرنامەی پرسی ڕۆژ جیاوازە لە ڕۆژانی ڕابردوو پرسێکی هەنووکەیی و ئانی و باسێکی ڕۆژمان نەکردووەتە تەوەری بەرنامەکە بەڵکو کەمێک باس لە ئەزمموی ژیان دەکەین کەمێک باس لە ژیان دەکەین کەمێک باس لە مرۆڤەکەین کەمێک باس لە بیرەوەری دەکەین کەمێک باس لەوە دەکەین ئینسان لە ژیاندا دوای ساڵانێک لە تەمان چی فێر دەبێ حەز دەکات چی ببەخشێ بەوانی دیکە گفتوگوێم پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ دوو کەسایەتی دیاری نێ و کۆمەڵگەی ئێمە هەرێک لە مامۆستا سەڵا ڕەشید هەروەها کاگە باڵکێستانی سڵاوتان لێبێ زۆر بەخێر بەخێراتن سەرچاو زۆر بەخێر بێت سەرەتا کاک سەڵا لە بەڕێزەوە دەست پێ بکەین پێیانێت ئەمڕۆ ڕۆژی جەژنە چ یادەوەریەکت هەیە لەگەڵ جەژندا بێتەوە یادت بۆ نونەکە گوێت لە وشەی جەژنە بێ ئەو یادەوەریە ئەو ڕووداوە بێتەوە یادت سپاس و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستانەکەم هیوادارم جەژنێکی هێ من و پێکێشە و ئەمەش سەرەتایە بە بۆ تەبایی ناوخۆی کوردی هەمومان یادەوەری جیاوازمان هەیە لەگەڵ جەژنە بە تایبەتی لە قۆناغێکی تایبەتیا کە گەنج بوونیان مناڵ بووین جەژن بە تایبەتی هەردوو جەژن ڕەمەزان و قوربان یادێکی زۆر سەیرە هەموو کەسێک پێش جەژن خۆی ئامادە کردووە دایک و باوکی شتی بۆ کڕیون جلی بۆ کڕین پێڵاوی بۆ کڕیون و ئەو سێ ڕۆژ چوار ڕۆژە کە هەبووە زیاتر بووە لە ماناکەی خۆی هەر ئەو سێ ڕۆژە نەبووە گەڕاوین بەسەر کەس و کارمانە بەلای خزم و ناسیاومانە لەوە دەرچوە بۆنەیەکی ئاینی بێ بۆنەیەکی کۆمەڵایەتی کەس بیری نەکردوتەوە ئەم جەژنی ڕەمەزانیان قوربان هیچیە لەو تەمەنەی ئێمەیە بەڵکو جەژنێکی کۆمەڵایەتی بۆ کە هەمومان تیا ژیاوین و ویستومانە ئەو چەند ڕۆژە بە خۆشی بەرینە سەر و پارەمان پێبێ و بچین سەری ڕەفیق و دۆست و خزم و کەس و کار بین ینی و زوربەمان ئەوی توانای هەبوو بێت بێگومان مناسبەتێ بۆ کە جلی تازەی بۆ کڕاوە پێڵاوی تازەی بۆ کڕاوە جەژنانەی وەرگرتووە بە پێی ناسیاوی شتەکان کەن چەندیان جژنانەیە بێت ئەوەمە خۆشحاڵ بوویت و تۆش گەڕاویت لە زمانی ئێمەیە سلەیمانی بچووکتر بوو چەق و فەلەق هەبوو لە مەڵکەنی و لە یەک دوو شوێنی کە زیاتر مناسبەکان بۆ ئەوە بوو لەگەڵ مناڵانە و لەگەڵ گەنجانی هاوڕێ خۆمانە ئەچین بۆ شوێنانە زۆر باشە کاگەڤڵ بەڕێزت چی بیرەکەوێتەوە کە وشەی جەژنە بیستی وڵات جەژن زۆر زۆر شتمان بیرەخاتەوە بەتابەتی لە سەردەمی مناڵیە من چونکە بیرەوەریەکانی جەژنم زۆرتری سەردەمی مناڵیە ئەجینا ئەوەی تر یا قوتابی زان کۆبووم کە لە دووری ماڵ بووم یان پێشمەرگە بووم کە جەژنمان ینی هەر بڵێم چی وەکو ڕۆژە ڕۆتینەکانی تر بەڕێیا کرد بەڵام ئەوەی بیرم بێ لە سەبارەت بە جەژن دیارە زۆر شتە بەس شتێک هێشتا لە زاکیرەمە ماوە کە پەیوەندی بە ڕۆژی دوو ڕۆژێک پێش جەژنەوە هەبوو مامۆستایەکمان هەبوو ئێمە مامۆستاکەمان من لە پۆلی دوو بووم ئەو کاتە ڕۆژێک بردبووینە دەرەوە لە دەرەوەی حوشەی مەکتەبەکەمان لە قەراخ بوو ئیتر دەرەوەمی چۆڵەوانی بوو بەهار بوو جیا و شت سەوز بوو لەوێ دەرسی پێوتین دەرسی ئاینی پێوتین ناوەڵا دەرسێکی پێوتین پەیوەندی بە کۆمەڵایەتی و ئاین و مێژووەوە هەبوو ئەو کاتە شەڕ لە بینی هێزی کوردی یا با بڵێن شۆڕشی ئەیلول و حکوومەتی عێراقا بەردەوام بوو ڕۆژێک لەو کاتە کە دەرسمانە خوێن تارەی عێراقی هات بە تۆزێک نزمی ئەفری بەیانی بڵاوە کردەوە بەیانەکان ڕەنگا و ڕنگ بوون سوور و سپی و سەوز و شین و ئیتر بەیانەکان تۆزێ باەکی کزی ئەهات بەیانەکانی ئەبرد دووری خستەوە ینی ڕاستە لە ڕاستی ئێمە بڵاوی فڕێدایە خوارەوە بەس هەنێت چەند کیلومترە دوور کەوتەوە
ئیتر مامۆستا ئیزنی داین بەڕاکردن بچین بەیان بێنین کە بەیانەکەمان هێنا داوایەوە کرد خەڵک ئەم یاخیانە لە شاخ لە یاسا یاخی بوون خەڵک حەقە پشتیوانیان لێ نەکا ئەگەر هاتنە ناو شارەکان خەبەریان لێبن یارمەتیان مەدەن ئیتر ئەلم بابەتانە حکوومەت بەڕەحمە لەگەڵ هەموو خەڵکا و ئەوەی کەسی هەیە شتێکی هەیە لەگەڵیانە داوای لێ بکە بگەڕێتەوە حکوومەت باوچی هەموو لایەکە ئەم بەیانەکە ئەمانەی تیابوو مامۆستاکەمان دوای بەیانەکەمان هێنا باسی ئەوەی کردوتی چەند خۆشە بوو کە لە سەردەمی ئەوەی کە پەیام هاتووە بۆ مرۆڤایەتی لەسەر دەستی پێغەمبەرەکان لە باتی ئەوەی پەیامەکە لە ڕێگەی شمشێرەوە بگەێنە ئێمە بە زەبر و زەنگ ئەو پەیامە بە زمانێکیش بگاتە خەڵکی ئەمە کە تێی ناگەن خوا وای بکردایە بۆ هەر میلەتێ بەو شکڵە پەیامەکەی نردبا بە شێوەی بەیان بۆی ناربان وەرکەسە بە زمانی خۆی ئاوتی چەند خۆشە بوو ئەوە منیش دوای ئەوە هینی بەسەراهات بڵێم پشووی بەسەراهات پشووی سەری ساڵ بوو باوکم وتی تۆ لەم پشوەدا بۆ ناچی لای مەلا بخوێنی لە حوجرە هیچ نەبێ فێری قورئانە بی فێری ئەو شتانە ئەبی ئێوتم باشە چووم یەکەم دەرسی قورئان یا چی پێڵن جزوێ عەممەکە ئەمان خوێن فەقەیەک بوو ئەو کاتە پیانەوە سوختە ئەو سوختە بوو ناوی فەقێ ئەحمەد وەگەر لە بیرم مابێ من ئەم پرسیارم کرد باسی ئەوەی ئەو مامۆستای شار لە مێشکما بوو ئەمەم دووبارە کردەوە لای ئەو لای فەقێکە فەقێ تووڕە بوو زۆر تووڕە بوو تێمە کوفرە وتم خۆ من نەموتوە مامۆستا وتی ناوی چی بوو مامۆستا وتم بیرم نەماوە نەموت نەمیست چکە ترسام تەشقەڵەیەکی پێ بکەن کە ئەوە بوو زۆر تووڕە بوو وتی ئەوە جارێکی تر دووبارە بکەیتەوە فەلاقە دەکەم وتر دەستمان کرد بە جزو خوێندن من خراپ نەبووم لە خوێندنەوە بەڵام ئەو بیانووی پێگرتم وتی غەڵەت خوێنتەوە چۆن کەلامی خوا بە غەڵە دەخوێنیتەوە وتم من تازە فێرە بم هاتووم تۆ فێرم کەی ئیتر وتی دەستت بگرەوە دارێکی زۆر بە قووەتی لێمدا شوڵکی بگورە شوڵکی هەنار بوو تۆزێ گرێگرێژ بوو زۆر عەزیەتی دام ئیتر ئەوە وای کرد من واز لە خوێندنی حوجرە یا فەقێیەتیەکە بێنم کە گەڕامەوە بە باوکمە دوتم فەقێ لێی داوم لەبەرەوەی شتێکم نەزانی وتم زانیشم بەڵام بەخوا و شەڕی پێمە فرۆشت لەو کاتە پیاوێک لای باوکم بوو ناوی مام ڕەسوول بوو باوکم وتی ئەبێ بڕۆیتەوە بخوێنیت لای قەچێکە ئەو ئەوێت تۆ فێرکاوتم ناڕۆمەوە بە هیچ شێوەیەک فەقێ وتی بڵێن فەقێ مام ڕەسوول وتی حاجی وازی لێ بێنە بەخوا حەزی لە دەرسی شەیتانیە کەفی بە دەستی ڕەحمانی نایە ئجا باش بوو بەڕاستی ئەگەرە و فەقێ وای نەکردایە لێم ئێستا ڕەنگە بووبان بە مەلا لە مزگەوتێکە خودبەتدا بە ماڵی ئاوا بێ ئەوەی سەر لە لات پرسیار نییە کاگەڤڵ با هێشتا پرسیارە یعنی ئەو پەیامە بۆ بە شێوەیەکی ئاشتیانە نەگەشتە هەموو میلەتان لە هەموو وڵاتانی دنیا بۆ میلەتێکی تایبەتی بە زمانێکی تایبەتی کێچێک بۆ لە دواکەوتوترین میلەتەکانی ئەو زەمانە با پرسیارە دەست خۆش بێت کاگە بەڵام تۆ باسی باوکە کرد هەم کاکسەڵا لە باسی بیرۆریەکانە باسی هەنی گەڕانەوەیەک بۆ مناڵەوەی باوک جلو بەرگەکرێ بۆ منداڵ قسێک هەیە لە نێو لای هەمومان دەڵێن ئینسان هەرچەندە گەورە بێ لە چای دایک و باوکدا هەر مناڵە یان ئەگەر ئەگاتە تەمەن و خۆناغێکیش باوکی نەخۆشیش بێ بەڵام کە لە دەستیەدا ئینجا ئەزانێ باوک لە ژیاندا زۆر پێویستە کاکسەڵا تۆ هەست چۆنە بۆ ئەو وەڵام من بەتاخەوە باوکی خۆم نەدیوە نەتبینی نەمبینیوە کە لە دایک بووم باوکم وفاتی کردووە بۆیە ئەو قۆناغەم هەتا ئێستا تیا ماوە کە باوکایەتی چۆنە ئەمەوێ مەسەر من خۆم دوو مناڵم هەیە کچ و کوڕێک ویستومە باوکێکی باش بم بەڵام نەمزانی و باوکی چییە چونکە خۆم تیانە بینیوەتەوە من دایکم بەخێوی کردوم بۆ ینی هەتا مێژوویەکی زۆر تا تەمەنێکی گەورەیش تۆ هەست بەوە ئەەکەی کە تۆ
باوکەنی و ڕەفیقەکانە جۆریشکە باوکیان هەبوو هانوێنین بۆ قوتابخانە و جلیان بۆ کڕیون و پارەیان ناونەتێ و ئەمەیان کردو ئەویان کردو تۆ لەوە بێبەش بووی باوک نەسیحەتی کوڕی کردو هانی یاوە کێشەکانی بۆ چارەسەر کردووە من دایکم نەخوێنەوار بووە نەیتوانی ئەوانە بکە زیاتر دوو برام هەبووە ئەو دوو برایشم یەکیان هەر لە سلێمانی نەبوو لە دەرەوە کاری کردووە ئەوی کەس خەریکی شتی خۆی بوو لەبەرەوە کەمێک دایکم هاوکاری کردوم و ئەوی کەس بەڕاستی کەوتۆتە سەرخۆم خۆم کردو لەشتە ساک بێ ماندوو نەبی کاگە باڵ تۆ چی حساسێکتە بوو بۆ ئەوە باوکم لە تەمەنێکی زۆرە بڵێن کۆچی دوایی کرد من لە مناڵیە پەیوەندێکی زۆر خۆشم لەگەڵ باوکم هەبوو باوکم هەر بە سروشت پیاوێکی موسڵمانێکی ڕاستگۆی زۆر ئارام و ئاشتی خواز بوو لە ناو دەوروبەرەکەی وەکو وەلی سەیریانە کرد بەڵام جگە لە ئامۆژگاری هیچ شتێکی تری نەئەکرد بەرامبەرم بە زۆر بڵێ ئەمە بکە ئەمە مەکە تەنانەت لەو مەسەلەی خوێنی حجرەش زۆری لێ نەکردن بڵێ هەرە بێ بچیتەوە بۆ حجرە بەڵام لە ڕێگەی ئامۆژگاری لە ڕێگەی ئەو کردوانەی کە ئەو ئەی کرد و من هەوڵمەدا چاوی لێ بکەم وەکو مامۆستایەکی گەورە بۆ من ڕۆڵی ئەبینی هەر کە پەیوەندیدار بە مەسلەی جەژنەوە جەژن بوو ئەو کاتە ئەوەی کەبیرم بێ خەڵک لە ڕۆژی جەژنە پیاوان کە چوونە مزگەوت لە مزگەوت ئەمانەوە دوای نوێژی جەژن ئێمە خواردنمان لە ماڵەوە کە دروست دەکرد بۆمان ئەبردن بۆ مزگەوت اینجا ئێمە بڵێن من خواردنەکەم بۆ باوکم بەرد هەرچەنە مناڵ بووم بەڵام سینیەک بۆ هەڵمەگرت و ئەمبرد خواردنەکە برنج و گۆشتی لەگەڵا بۆ کاتە برنج و گۆشت زۆر مهم بوو ینی خەڵک خەڵکە بوو جەژنا و جەژنیش گۆشتی دەست ناکەوت ئیتر کە بردم بۆ باوکم سیرم کرد بەرامبەر بەو یەکێک دانیشتووە لە خەڵکە هەرێ فەقیر و بێکەسەکانی ئەوێ بوو بە یەکەوە خواردنەکان بەش کرد ئەو کەس نەبوو بۆی بێنێ ئەوەی باوکم بەشی کرد لەگەڵ ئەو ئەنێمە بۆ من وانەیەکی گرنگ بوو کە ئەگەر شتێکت هەبوو تۆ خۆت ئەتوانی چێژی لێ ببینی و لە خۆشت زیادە بەشی کە لەگەڵ خەڵکی تر ئەو خەڵکانەی کە پێویستیان پێیەتی دوایش من بڵێن قوتابی بووم هەر لە متەوەسە لە لای ئێمە نەبوو هاتمە سلێمانی و دوای لە ڕانێ بووم دوایی زانکۆ و اینجا پێشمەرگایەتی و تر دواتریش هەندەران ینی وای کرد من تەمەنێکی زۆر کەم یا وەختێکی زۆر کەم لەگەڵ باوکو دایکم بەسەر بەرم بەڵام هەمیشە وێنەی دوو مرۆڤی زۆر بەهرە میهرەبان و ئارام و پڕ لە خۆشەویستی بوون بۆ من بیریانەکەم کەواتە کرێ بڵێن ئەو هەواڵ کوێستانی ئێستێمە دیبینین کاریگەری باوکی لەسەر بۆ لە دروستکردنی ئەوەی کە ئێستێمە دەیناسین ئاخۆ یەکەمین قوتابخانەی پەروەردەی مرۆڤ ماڵەوەیە باوکو دایک ئینجا دەوروبەر ئینجا قوتابخانە من بەرهەمی دەستی باوکم و دایکم بە دڵنیایی هەم بەرهەمی بایۆلۆجی هەم بەرهەمی پەروەردەی باشە جاگوبەر یەک شتێکی تریش کە ئەوش هەر بڵێ پەیوەندی بە ئێستامەوە هەیە ئەو کاتە خوێنەواری زۆر کەم بوو تەلەڤیزیۆن و ئەو شتانە نەبوو ڕادیۆ بەکەمی لە ماڵانە هەبوو هەنێک کتێب هەبوون باوکم پێکردن نازام خۆی خوێنەواریکی وای نەبوو بەڵام حەزی لە گوێگرتن بوو لە کتێبی ئەو کاتەش یوسف و زولەیخا بوو ئەمیر ئەرسەلان و نازام ئەم کتێبانە بوون ئیتر خەڵکی بڵێن هاوتەمەنەکانی باوکم ئاهاتن بۆ ماڵی ئێمە منیش ئەم کتێبانم بۆ خوێندنەوە هەر جارەی بەشێک لە کتێبێکی تر جاری وا بوو بەتابەتی لەو فترانەی کە خەڵک بێ ئیش بوو لە زستانە ئاهاتن لە دەوری زۆپا کۆبوون و منیش ئەم کتێبانم بۆ خوێندنەوە چێژێکی زۆرم لێ ئەبینی کە ئەو پیاوە بەتەمەنانە دانیشتون من شتیان بۆ خوێنمە و شت فێرە بن لەو خوێندنەوەی کە من ئێڵێم ئەمە هاندەرێکی گەورە بوو بۆ من کە بڵێن پەیوەندیم لەگەڵ کتێب و لەگەڵ خوێنایە بۆ دروست بێت زۆر باشە کاک سەڵاتۆ ئەمەژۆ بۆ کردوتت باوکی خۆت نەبینیەوە چی بۆ کەسانە دەڵێ کە
لە ژیاندان بە نازی دایک و باوکیان گەورە دەبن باوکیان لە ژیاندا ماوە ئێستا ینی هەر پێکەوەن چیان پێ دەڵێ گەر لێرە و پامێکیان پێ بڵێ بۆ فرسەتێکی مێژوویە کە پیا و لە چوارچەوەی خێزانێکە گەورە بێ و کە باوک لە ئامادە بێ و دایکیش ئامادە بێ و وەکو کاک هەڤاڵ وتی قوتابخانەی یەکەم خێزانە کە بتانی لەوێەوە دەست پێ بکەی کە ژیانێکی ئاسوودە و بێکێش و باوک فرسەتێکە کە دووبارە نابێتەوە یەکجار باوکە بێت لەبەرەوە سوود لەو قۆناغەوە بگرێکە لەگەڵ باوکایەتی و دایمە باوک حەزەکە کوڕەکەی لە خۆی باشتر بێ ڕیان ڕۆڵەکەی لە خۆی باشتر بێ تەنیا شتەکە حەز بکە ئەو لەو باشتر بێ ژینا قەت حەز ناکە بۆیە ئەو فرسەتە خۆشە کە گەنجێک باوکی لەگەڵ یا بێ ئەو باوکە هەر باوک نییە بەڵکو شاخێکە لە پشتەوە ڕەفیقێکە دۆستێکە هاوڕێیەکە ینی هەر لە هینە لە باوکە هینەکە دروست نابێت بەڵکو وای لێ پشگیرێکی تەواوە بۆ تۆ و کە کێشە دەبێت چی بۆ لای کێ چیتە لای باوکە کە پێویستێکە پێ بێ چی بۆ لای کێ چیتە لای باوکە لەبەرەوە حەقا پیا و سوود لەو قۆناغەوە بگرێ کە بە ئاشتیانە لەگەڵ باوکیایەتی زۆر باشە کاگەڤاڵ تۆ دوای تەمەنی منداڵی ویتر هەرزەکاری و لە تەمەنی کەمیشدا دەستە شاخ ئەزمموی شاخ چی فێر کردی؟ ئەزمموی شار یا شاخ شاخ ببوورە فێر کردی زۆر شتی فێرکردم خۆ هەموو قۆناغێک لە قۆناغەکانی ژیان یا هەموو پانتاییەک لە پانتاییەکانی ژیان ئەزمونت ئەداتێ لەو ئەزمونەوە زۆر شت فێرە بی کە لە ئەزمموی خەڵکی ترە ئەگەر هەشبوو بێ ئەو کاریگەریە لەسەر تۆ دروست ناکە من لە ئەزمموی شاخە ئەو شتانەی فێر بووم فێری تەحملی زۆر بووم ینی بتوانم تەحملی قورسایی ژیان بکەم قورسایی لە دەستدان بکەم قورسایی نەبوونی بکەم مەسەلە نێمە لە شاخ بووین بڵێن ئەو یارمەتی کە وەرمان ئەگەر 5 دینار بوو 5 دیناری ئەو کاتە هەر بەشێت جووتێ پێڵاوی باشیە کرد کە ڕەنگە بە زووی پێڵاوە کرد لە دەست ئەدایە ئەدڕایە کۆن ئەبوو ئەمە وایە کرد بڵێن من تەحمل بکەم ینی ئەگەر ڕۆژە پارەشم پێ نەبێ هیچیشم نەبێ بتوانم تەحملی نەبوونی تەحملی دووری کە سوکار تەحملی بارودۆخی سەخت تەحملی ئەو مەترسیە زۆرانەی کە لەسەرمان بوو لەلایەن دەوڵەتەوە لەلایەن دژەکانی ترەوە کە هەمیشە لەژێر هەڕەشەی پەلامار و کوشتندا بووین ئەمە بڵێن ئەم تەحملی فێرکردم اینجاجگە لەوەش فێری کردم ئەوانەی کە لەگەڵ ما ئەژین و لەگەڵیانە ئەژیم ئەوانە نزیکترین کەسەکانی منن کە ئێمە سەری خۆمان بە یەکتری ئەسپێرین تۆ لە مقڕێکای یا لە مەفرێزەیەکای شەو خەوتوی یەکێک حرەسە دوای ئەو یەکێکی تر ئەتوانێ هەمووتان بکوژێ و چەکەکان بەرێو تەسلیم بێتەوە و مەبلەغە پارەیەکی باشی ژوەرگرێ بەڵام ئێمە ئەو ڕێز و خۆشەویستی و دڵنیا بوونە زۆرەی بە یەکتریمان هەبوو وایە کرد کە بڵێن بە ئەمان بخەوین بە ئەمان لەگەڵ یەکتریە بژین ئەمە بڵێن وای لێکردم بتوانم متمانە بە ئەو خەڵکانە بکەم کە لەگەڵیانە ئەژیم قەت بە گومانەوە سەیری ئەو خەڵکانە ناکەم کە هاوڕێ من یا لەگەڵیانە ئەژیم ئەمەش بڵێن یەکێک بوو لەو دەرسانەی کە فێری کردم هەروەها فێری ئەوەی کردم کە هەمیشە ئەو ڕێگایانە بگرم کە بەڕاستی ئەزانم لە ڕێگەی ئەوە بتوانم خزمەتی خەڵک بکەم ینی بۆ من کە پێشمەرگە بووین خزمەتکردنی خەڵک لە پێشچینەی هەموو شتێکی تر بوو و ئێستا شەرە و قەناعەتەم هەیە کە خەڵک ئەبێ سەرچاوەی ئیحتیمامی هەموو کەس بێ نەک وەکو ئەوەی ئێستا کە
دوای ئەوەی بڵێن بەتابەتی لە دوای ڕاپەڕینەوە کە زۆربەی خەڵک لە ڕێگەی ڕاپەڕینەوە لەسەر شانی خەڵک دەوڵەمەند بوون و بوونەتە خاوەنی زۆر شت ئاگیان لە خەڵک نیە ئاگیان لەو خەڵکە نییە کە سەردەمانێک بەبێ ئەویان نەیانەتوانی ڕۆژێک لە شاخ بمێننەوە. لە بیرەوەریەکاندا چیرۆکێک دەگەڕیتەوە لەگەڵ یەکێک لە پێشمەرگەکان کە یعنی قسەیەکی سەرنجڕاکێش دەکا وەختی خۆ ینی کەم بیرەوەریەکانم خوێندەوە بۆ منجێی سەرنج بۆژەوەیە کاڵێ زۆر ناخۆشە ئینسان بگاتە دۆخێک کە خۆی بە کەمتر بزانێ خۆی پێ زۆر بچووکتر بێ بەرامبەر بە دوژمنەکەی یعنیم قسەیە من کە خوێنمەوەکو دەڵێ ئینسان چۆک بە گیانی دادێ دۆخێکی زۆر ناخۆشەوەی پێشمەرگەیە دەیگەڕێتەوە ینی ئەزمونێکە ئینسان لێەوەی فێر دەبێ کە ئینسانی میشە خۆی پێشت بێ و ئینسان بگاتە دۆخێک کە خۆی پێکەم بێ ئیترەوە نقطەی داڕوخانە لە ژیانی ئینسانە. ئەمە ڕەنگە پەیوەندی بە و قسەیەوە بێ کە شەید خالید گەرمیانی کردی یعنی کۆمەڵی قسەی کرد کە بەڕاستی هەمووی حکمە و فەلسەفەیەکی زۆری تیابوو. یەکێ لەو قسانە ئەوە بوو کە ئێمە ئەبێ بە چاوی سووک سێری دوژمنەکانمان نەکەین ئەبێ بزانین دوژمنەکان قووەتیان چیە هێزیان لە چیدایە ئەجا ئەتوانین ئێمە خۆمان بۆ بەرەنگاربوونەوەیان ئامادەکەین بەڵام لەوەشدا کە ئەوان هێزی زۆریان هەیە چوەک ژمارە چوەک و تەکنەلۆجیە ئێمە خۆمان بەکەم و بچووک نەزانین لە بەردەمیان ئیرادەی ئەومان هەبێت کە ئەتوانین بەو هێزە کەمەمان بەو چەکە سەرەتایەنەمان ئەتوانین دوژمن بشکێنین ئەمە بڵێن ئەوە ئەو دەرسە بوو ڕەنگە بڵێن هەر لە بواری پێشمەرگایەتیدا کە پەیوەندی بەخۆ بە بچووک زانینە یەک دەرسی تر فێر بووم ئەوش هەر لە ڕۆژانی ئەوەڵی پێشمەرگایەتیدا بوو کە هەموو پێشمەرگەکان کە لە شوێنێک لە بناری زەردەی قەرەداغ کۆ بووینەوە هەمومان وەکو یەک بووین یەکێک کە بەرپرس بوو یا یەکێکتر بەرپرس نەبوو وەکو یەک نانمانە خوارد وەکو یەک چامانە خواردو وەکو یەک خەفەریات و حرەسیاتمانەگرت وەکو یەک کاروبارەکانمان ڕاپەڕان لەوێ هەستم بە گەورەی خۆمە کرد وەکو مرۆڤ هەمومان گەورەین کەسمان لە کەسمان گەورەتر یا بچووکتر نییە ئەمەش دەرسێک بوو کە لە پێشمەرگایەتیا فێری بووم بۆیش ئێستا کە هەندێک خەڵک خۆی بە گەورەتر بزانێت لە خەڵکی تر لای من لە بچووکی خۆیەوەتی لە گەورەیەوەی نییە. ساغ سەلامەت بن کاک سەڵاح بەڕێزت کە چوویتە نێو سیاست ینی ئێستا دوای ساڵانێک کە بیری لێ دەکەیتەوە ئەوە بوو کە تۆ ئومێدت لەسەر هەڵچنی بوو هیواد لەسەر هەڵچنی بوو دنیای سیاست لە کۆمەڵگەی کوردیە؟ هەموو یەکێک کە ئەچێت ژیانی سیاسیەوە کۆمەڵێک خەوی هەیە کۆمەڵی هیوای هەیە وا هەست دەکا ئەتوانێ زۆربەی زۆری بێتە دی من خۆم لە کۆتایی شەستەکانەوە چوومەتە ئیشی سیاسیەوە وەڵ لە ناو خوێنکارانەوە و اینجا لە ناو حیزب و شتا بێگومان خێزانەکە دەورە بینێ من برایەکم هەبووە پێش من سیاسی بووە ئەو هانیاوم بۆ ئەو کاری سیاسی وە لەبەر ئەوەی ئەو لە باڵی چەپی یان باڵی مەکتەبی سیاسی پارتیا بوو منی چووم لە ناو خوێنکارانە یەکێتی قوتابیانە لەو باڵایە ئیشم کردووە ئەنێگە براکەم شتێکی کە بووە منە بووم بە شتێکیگە ئەوە ئەو لەو قۆناغەشە ئێمە کۆمەڵێک هیوامان هەبوو بەو ناجە سیاسیە یان بەو ناجە حیزبیان بەو ناجە پیشەیە بە تایبەتی لە 60 و 70کانە زوربەی گەنج خەڵکی چەبڕەو بوون لە ناو چەپەکانیشە خەڵکی ماوی بوون ئەنی لەم سلەیمانیە بڕوا ناکەم جگە لە کەسانی حیزبی شوعی کەسی کەیتیا بوو بێ کە هی نەبوو بێ ینی ئاسایی بووە کە تۆ چەپبی و لە چەپەکەشا سەر بە تەفگەری ماویێت بیت و شتی وابی و ئەوە کاک سەڵاح واقعی بوو ئەمە ینی ماوێک لەو دوورەوە و مەسەلەن وەکو ئێستا تەکنۆلۆژیان نەبوو تەلەڤیزۆن نەبوو زانیاری نەبوو یان ئەم تەعاتفە چی بوو بۆی دروست ببوو هەندێک لە بیرۆرەکانیاندا دەکێڕنەوە دەڵێن کە مرد هەموو بۆی دەگرێنەوە گەوەی باوکی خۆمان مردبێ هەرواشە خۆی
بازەکرێ کە ستالین مردووە لە کوردستان چی بۆ کراوە یان چەند کتێبێک تەرجمە کرا لە حەفتاکان و کۆتایی شەستەکان یەکێک لەوانە چەپکە گوڵی ماوسی تۆنگ بووە کتێبێک لەوانە هینەکەی کیملسۆنگی کۆریا بووە کە مامۆستا برایم و کاک نەوشیروان تەرجمەیان کردووە زۆربەی خەڵق پشگیری چەپەکانی ناو فەلەستینەکانی کردو بە تایبەتی جەبهەی شەعبی من بیرم یا عەرەبیم باش نازانی کەچی شتەکانی غەسان کەنفانیم تەرجمەی کوردیە کرد یعنی جم و جۆڵێک بووە بێ ئەوەی کە تۆ فکری لێ بکەیتەوە بەدیلی ئەمە چییە لەمە باشتر هەیە جەوەکە جەوی هین بووە بە تایبەتیش وەکو وتم ئێمە پشگیری یان متەعاتی بوویان لەناو ئەندامی پارتی بوون باڵی مەکتەبی سیاسی ئەو وەختە هەروە بووە چویتە مقەڕەکان ڕسمی ماوسی تۆن و کیملسۆنگ و لینین و مارکس هەڵواسرا بوو ئێتۆرنەت ئەنی هەر ئەوە بێ ئەوەی بزانی مارکس شێیە بێ ئەوەی بزانی کیملسۆنگ تۆ عاشق بووی بە ئەلبانیا کە سەیرت دەکرد ئەو ئەلبانیا ڕەش و ڕووتا خۆی ناتوانێت خۆی بەرێ بەڕێوە تۆ ویست کوردستان وەکو ئەلبانیا لێ بکەیت ینی بیرکردنەوە و تێفرکردنێکی بێگومان عاقڵینە نەبووە بەڵام شەپۆلی سیاسی ئەو زەمانە تۆی هین کردووە بەرەو ئەو ینی خەڵک لەگەڵ شەپۆلەکەدا دەڕۆژ وڵا گەر من شتێک لەسەرەوە بڵێم ببوورە ئەزان پرسیارەکەمە لێەکەیتم با من بڵێنۆک و کۆمنتێک بێڵێم ئەوەی بەڕێزت باست کرد لە نەبوونی تەکنەلۆجیا و بڵێن پەخشنامە و ڕۆژنامە و ئەوانە چۆن ئەم بیر و باوەڕە قوبوڵ کراوە لێرە دانی من پێم وایە یەکێ لە هۆکارەکان ئەوە بوو کە ئەو تەکنەلۆجیایە ئەو ماسمیدیای ئێستا هەیە ئەو کاتە نەبوو ئەگەر هەبوایە بە ئاسانی ئەزاندرا ماوچی تۆنگ چێە ستالین چێە ئەزمموی سۆڤێتی چییە ئەزمموی چینی چییە ینی تۆ سیرکە ئەو کاتێک کە کاکسەڵاح باسی ئەوکە کە چەپ بووە و خەڵکێکی زۆر لە ناو جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردیا بە تایبەتی ئەوەی کاکسەڵاح پێ ئەڵێ مەکتەبی سیاسی و من پێ ئەڵێم جەلالی ئەمان زۆربیان چەپ بوون چەپی ئەوان هۆکارە سەرەکیەکەی ئەوە بووە کە ئەوان ویستویانە شتێکی جیاواز لە حیزبی شوێی عێراقی دروست بکەن کە حیزبی شوێ عێراقی سەر بە حیزبی شوێی سۆڤێت بوو یا سەر بە دەوڵەتی سۆڤێت بوو اینجا سۆڤێتیش ئەو کاتە بە توندی پشتیوانی لە دەوڵەتی عێراقا کرد ڕەنگە مێرچێک لە هۆکارەکان بوو بێ کە بەرەو ماویزم چون هۆکارێکی تر هەبوونی کۆمەڵێک لە قیادەی چەپی ئێرانی کە ئەو کاتە لێرە بوون لەگەڵ جەلالیەکانە پەیوەندی گەرمیان هەبوو لەگەڵ یانە ژیاون تەنانەت کۆرس و شتیان بۆ کردوونەتەوە بۆ پێوتنی با بڵێن مادەیاوانەی مارکسیزم و ماویزم و ئەوانە ئەمە کاریگەریان هەبووە ئەم فکرەیە لێرە گەشە بکە فکرێ ماویزم ئەجینا و کاتێک کە تەنانەت کۆمەڵە دروست بووە وەکو تەنزیمێکی ماوی ناوی کۆمەڵی مارکسی لێنینی ئەندێشەی ماوچی تۆنگ بوو ئەگەر دامەزرێنەرانی کۆمەڵە ئاگاداری شۆڕشی چینی بوونایە ئەگەر ئاگاداری شۆڕشی ڕۆشنبیری چینی بوونایە کە بە ملیۆنان خەڵکیان کوشت بە ملیۆنان خەڵکیان لە ناو برد ئەو زەبروزەنگەی لە سەردەمی یا لە کۆتایی دەسەڵاتی ماوچی تۆنگە لەسەر خەڵکی چین هەبوو پێشتر ینی لە پێشترا وێنەی نەبوو ئەگەر ئاگاداری ئەو زانیارانە بوونایە بە دڵنیایی کۆمەڵی مارکسیلینینی ماویزمی لەگەڵان نەبوو بەڵام من پێم وایە لە نائاگایی خۆیانەوە بووە بۆیە ئەڵێم نەبوونی تەکنۆلۆژیە ئەو کاریگەریە هەبوو کە ئەم بیر و باوەڕە بڵاو بێتەوە دەست خۆش بەوەتان ئێستێمە دۆناڵد ترەمپ بە لەحزات سەدەکا و دەیناسین دەزانین چییە خوا چۆن بیرەکاتەوە چۆن نەخەوێ بە لەحزات ئاگامان لێ بەڵام بۆ ئەو سەردەمە تۆزە گیانی قورس بۆ بیەوەی بیان ناسیاوە ماجیبیان بی کاک سەڵانی قسەکان تا ینی پرسیارەکانم هەندێک پرسیاری گشتیە بۆیە و کاتە بینەران ینی یەک مۆزۆع نەبێ کۆمەڵێک باسی گشتی بکەینەوە ئەماشت بۆ کردوتێت من براکەم بۆ نمونە لەم باڵە بوو باوای نابنی ینی بە جۆرێک لەوە لێکێ دێنەوە چارە نووس وای کردووە تۆ ئەم ئەزمونە سیاسیە دەبێ وە تێکەڵ بەم پرسە سیاسیەبی جگەل لەوەی بیر و ڕای خۆشت بێگومان
لەم چارە نووسە ڕازیت ئێستا کە دوای ساڵانێک بیری لێ دەکەیتەوە؟ وڵا کۆمەڵێک هەریەکەمان کۆمەڵێ تێبینیمان لەسەر ڕابردووی سیاسی خۆمان هەیە، ئەنی هیچ کەسێک نییە هیچ نەبێ، بەڵام من بۆ ئەو قۆناغە بگەڕێتەوە کە بریارم ماوە لە چ حیزبێکا بم پەشیمان نەبوومەتەوە، ئەنی چونکە بەدیلی کەم نەبووە و کە هەستیشم کردووە جیاوازی سیاسیەکان و حیزبەکان چییە، ئەو ڕێبازەی من خۆم لە ناو یەکێتی نیشتیمانیا بووم بە خراپم نەزانی و بەدیلی یەکێتی نەبینی و لەو قۆناغەیە بەدیل یەکێتی پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شیوعی و ڕەنگە پاسۆک و سۆسیالیست و ئەوانە هەبێ یەکێتی لە فکری بنەوە وەکو کەسێکی دیموکرات و چەپ نزیک بووە، لەبەرەوە هیچی نەبووم من باسی ئەو قۆناغە ئەەکەم کە بریارم ماوە کە هین بووم نەک باسی ئێستا، بەڵام بێگومان ئێستا بە چاوێکی ئێستا سەیری ئەو حیزبە بکەم کە تیا ئیشم کردووە ئەوە جیاوازە 300. وەکو خۆی خۆ دەستەکەی چارە نووسەکانی باش بوو بە هەڵە و کەم و کوڕەکانیشەوە من پەشیمان نیم لەو قۆناغە هەتا من لە سەرەتای 76 هەتا 2000 لە دەرەوە بووم، ئەنی مانگی یەکی 76 چوومەتە دەرەوە مانگی هەشتی 2000 گەڕاومەتەوە بۆ کوردستان. ئەو قۆناغە بە قۆناغێکی باشەسەم دوای ئەوە کە هاتوومەتەوە ژیانم لە کوردستان دەسی پێ کردووە، ئەویش بە قۆناغی جیاوازە ڕۆشتووە و تێبینیم لەسەر ئەو قۆناغە بێگومان بە هەمووی هەیەەوە بێگومان ئەو زروفەی کە ئێستا تیاین جیاوازە لەو بۆچوونەی من کە هەم بۆتیا ئەنی من دانیەوەی کە ئێستا هەیە ئەوە نەبووە کە تۆ کارەبای کردووە نەوەڵا ڕەنگە هەر ناوی ئەوە بوو بێ ئەنی ناویان نزیک بوو بێ جینا لە ناوەرۆکە بەڕاستی جیاوازم ینی ئەو حیزبەی کە من زوربەی ژیانم تیا بەسەر بردووە ئەمەی ئێستانیە کە من هەستی پێەکەم وی بینم. باشە کاک سەڵاتۆ ئەو زەمەنی کە لە دەرەوەی ئەمە دەبێتە فرسەتێکی باش بۆ تۆ کە پەیوەندیە سیاسیەکانە تونند و تۆڵتر بێ و ئیتر لە نزیکەوە لەگەڵ سەرکردە سیاسیەکاندا ئەنی پێکەوە بن و زیاتر ئاشنایی یەکتر بن ئەو ئەزمونە چۆن ناو دەبەی؟ ئەخوا من هەتا ڕاپەڕین خەڵقانی ناو یەکێتی بە هەموو پلەکانیانەوە هین بووە جیاوازێکی گەورە نەبووە لە بینی ئەوانەیە لە بینی پێشمەرگە و فەرماندەیە لە بینی هاوڵاتی و پێشمەرگەیە لە بینی پێشمەرگە و مەکتەبی سیاسی سەرکردایەتیە من ئەوانە کە هاتوون بۆ دەرەوە زۆر کەسایەتی ئاسایی بوون هەر هەنگێ جار پارەیان پێ نەبووە یعنی پارەیەکی کەمیان پێ بووە و نەیانتوانیوە ئەو وەزعی کە ئێستا هەیە هینی بکەن لەبەرەوە من خۆم بە هین نەزانیوە بەڵکو من یارمەتی ماوەن کە خۆم هیچم نەبووە ئەنی بۆیە قۆناغەکە بێ جیا بکرێتەوە دوای ڕاپەڕین و دروستبوونی حکومەتی هەرێم و ئەم کاکانە هەرێکە پۆست و پلە و هینیان وەرگرت و حیزبەکان جۆرێککە فۆرمولە کرانەوە ئەوە جیاوازیەکە دەستی پێەکە و لەو کاتەوە هەست دەکەی ئەو کاکەی کە جاران من هاوکاری مەکریان ئەهات بۆ لای ئێمە لە دەرەوە ئەو کاکە ئێستا ئەو وەختەکە هیچی نەبووە ئێمە دیاریمان کڕیەوە کەس و کارەکانی ئێستا لە چ وەزعێکایە لە چوو بینەکایە چ پلەیەکی هەیە و من بڕوان لا دروستە بێ کە حاڵەتێکی وە بین ناخۆشە ینی ئەوانە دروست کرد ئەوان لە شتی تەبیعی دروست نەبووە ینی ناکرێ کارمەندێک موچەیەکی ئاسایی هەبێ یان پێشمەرگەی یان فەرماندەر یان شتێک بەڵام دوای چەند ساڵێک چەنەها تەلاری هەبێ چەنەها کارگەی هەبێ شەریک بێ لە کۆمەڵێ شتا ئەمە بە موچەس دروست نابێ ئەمە بە ڕێگەی شەرعی دروست نابێ ئەبێ یەکێک لێی پرسێتەوە من کوڕێکم هەیە ڕۆژانە سیارەکەی بگۆڕێ و جلی جوان لەو کە پارەی هینە بێ ئەوێ لێ پرسمەوە ئەمە لە کوێ بوو کاکە معقولە تۆ من خۆم یارمەتی دەیەم لە کوێ بوو ئەمە
ئەبێ ئەم حیزبانش لەو کادێر و کارمەند و لێپرسراوانی خۆیان بپرسنەوە ئەم چوار باخی هەیە لەکوێ بوو 5 باڵەخانە و هەیەتین بووە خان و ئەکڕی بە ملیۆنێ لەکوێ بوو ئێ بپرسێ کوڕەکەی چییە خزمەکەی کوڕەزاکەی کچەکەی زاواکەی ئەوە بێگومان ئەو وەسعێک دروست دەکا کە بێهیوایی لای تۆ دروست دەکا ئەنی وەسعێک دروست دەکا کە خۆت نابینیتەوە لەو حیزبەی ئیشت یا کردووە کاگەڤڵ کە لە شاغ بوون ڕەنگە شەو ڕۆژە بێ نانی وشکیشتان دەست نەکەوت بێ لە نێو خۆتاندا باسیەوەتان دەکرد ڕۆژێک دێ کوردستان ئازاد بێ بۆ نمونە فڵان کەس بڵێ من ئەم بینایە دەکڕم ئەو باخە دەکڕمەوەی کاک سەڵاح باسی دەکات دەبمە خاوەنیەوە یان بیر لە شتی تر دەکرایە زانێ من ئەو کاتێ من بووم بە پێشمەرگەیە سەدانی تری وەکو من بوون بە پێشمەرگە ئەوەی کە زۆر بیرمان لێ کردەوە چۆن ئەو زوڵم و ستەما چۆن ئەو مەترسیە و هەڕەشانەی کە حکوومەتی عێراق لەسەر کورد دروستی کردبوو هەوڵی سڕینەوەی ناسنامەی کوردی دەدا چۆن بتوانین ئەمە بوەستێنین یعنی ئەمە خەمی گەورەی ئێمە بوو بیرمان زۆر لە دواتر ناکردەوە بەڵام لە دواییدا وردە وردە با بڵێن کە گەشتینە ئەو شوێنەی ئەتوانین بەرپەرچی پەلاماری حکوومەت هێرشی حکوومەت دەینەوە تەمان بیرمان لەوە کردەوە چۆن ئەگەر ڕۆژێ ئەمە ڕزگارمان بوو هەرچەنەوەکو خەون سیرمانە کرد بەڵام خەونیش کە بڵین ئەی بینی یا بیری لێکەیتەوە ئەکیت هەنێشتی تێدایە کە مای تحقیق بوونە مای جێبەجێبوونە ئێمە بڵێن بیرمان لەوە دەکردەوە گەر ڕۆژێ ڕزگارمان ببێ کۆمەڵگایەکی زۆر یەکسان و دادپەروەر دروستکەن بە تایبەتی ئەو بەرنامە و دروشمانەی ئێمە بەرزمان کردبوونەوە تعبیری لەوە کرد کە ئێمە بین دەسەڵاتمانە بێ و حکومان بەدەستەوە بێ کۆمەڵگایەکی وا دروستەکەین کە پڕ بێ لە دادپەروەری پڕ بێ لە ئەمن و ئاسایش و یەکسانیەکی زۆر عادیلانە بۆ خەڵک بینا بکەین هەروەها ئەو سەروەت و سامانە زۆرانەی کە وڵاتەکەمان هەیەی لە باتی ئەوەی بەعزبی بە بیدا بە تەقەمەنی و وڵاتی پێکاولکە ئێمە ئەم داهاتانە بەکاربێنین لە بیناکردنەوەی کوردستانیانی تەنانەت کە دێگە ڕوخە لە ئەنجامی پەلاماری بەعسا ئێمە وعدمانەدا ئەم دەیە کە سەرکەوتین زۆر جوانتر دروستیکەینەوە بەڵام بەداخەوە بڵێن ئەوانە هەروەکو بەرنامەمانەوە هەروەکو دروشمانەوە و ڕەنگە کەمیەتێکی یەکجار کەمی لێ جێبەجێکرابێت هەر بەڕاستیە و ڕۆژانە ئەو ساڵانە نیشتیمانی هەمووان بوو ئەزانی من کە ئەوە نیشتیمانی هەمووان بوو بە ئەمە تۆزێک ڕوونکردنەوەیکی لەسەر بدەم یەکەم ناونیشانەکە بۆ ئەوەی بڵێم ئەمڕۆ نیشتیمانی هەمووان نییە ئەمێ ئەم پەیامە بگەێنم لە ناونیشانەکە خاڵی دووەم ئەوەیە کە ئەمەوێ بڵێم ئەو ڕۆژانەی کە ئێمە نیشتیمانمان بەهی هەمووان ئەزانی ئەوەی لە کتێبەکە باسم کردو ئەو هەموو کێشە و دەردەسەریانەی کە لە ناو سیاسەتی کوردیدا هەبووە خەڵک لە دەرەوەی ئەو سیاسەتە وای ئەزانی نیشتیمانی هەمووانە بەڵام لەوێدا کە من لە کتێبەکە باسیەکەم دەرەکەوێ ئەو کاتانش نیشتیمانی هەمووان نەبووە ئەمە نقطەیەکی تر ئەوەیە بەڕاستی ئێمە کە ئەچوینە سیاسەتەوە و ئەبووینە پێشمەرگایە ئەوانەی لە ڕێخستنەکانی ناوشارەکان ئیشیانە کرد و هەمیشە ئامادەی ئەوە بوون ئەگەر ڕۆژێ بژیرێن ئەعدام بکرێن لە سەرکار و چالاکیەکانیان پێیان وابوو کە نیشتیمانی هەمووانە بۆیە ئەتوانن لە پێناوێ ژیانی خۆیان بەخت بکەن من ئەگەر ئەو قەنەعەتم نەبووە کە نیشتیمان هی من و هی هەمووانە نەمەتوانی ببم بە پێشمەرگە نەمەتوانی ڕێگایەک بگرم کە مردن لە ژیان زیاتر بڵێن ئەینوان بۆ من بەڵام نیشتیمان هەمیشەی هەمووانە بەڵام بەداخەوە بۆ هەمووان نییە خێر و بێرەکەی بۆ هەمووان نییە بەرەکەی تاڵان خێروبێری بۆ هەمووان نییە زۆر باشە کاک سەڵاح ئێستا دوای ئەوەندە ساڵە ئەگەر نامەیەک بنووسی بۆ ژیانی خۆت چی تیانووسی چی بە خۆت دەڵێ یا بۆ کوڕەکەتی بنووسی مەسەلەن بۆ بەڵێ وڵا پێرم لە من ئاگادارتر بێ لە من ورتر بێ شتەکان ورتر بخوێنێتەوە هەمە لایەن شتەکان سیرکە لە یەک ڕوانگەوە سەیری نەکە
هەموو چاکەکان لای یەکەس نییە، هەموو خراپەکان لای یەکەس نییە. وای لێ ئەو هەڵانەی کە من کردومە لە ژیانمە هەوڵ با ئەو دووبارەی نەکاتەوە، ئەو چاکانەی من کردومە ئەو زیایی بکە، ئەو شتە باشانەی کردومە پەرەی پێبا، ئەو خەڵانەی کە کەوتومەتە ناوێەوە ئەو دوورکەوێتەوە لێی و ژیانی شەروا دەست پێکا کە بە چاوێکی ڕەشەوە سەیری نەکەین، چونکە خەڵکی کە هەیە چاویلکەی تری لە چاوایە و نەوعیچکە ئەی بینێ، بەڵکو واقعانە بین وەکو ئەوەی کە هەیە سەیری بکەین. لە قۆناغێکە ئێمە هەنگە شتمان کردووە و لە هەنگێ شوێن و نزیک بووین و ئێستا وانی ئەبێ وا هینی بکەینەنی چی بکەینەنی وایە ئەوە هاتووەنی برادەری وا هەبووە هیچ نەبووە لە بینی شەو ڕۆژێکە ئەبێ بەر لێ پرسراوی تۆ ئەبێ واقعانە سەیری کەین کە پێمان ناخۆشە حەزەکەین وا نەبێ، بەڵام ئەبێ وەکو دنیا کۆتایی نایە بەوە، ئەبێ ڕۆڵەکانمان فێری ئەوە بکەین کە هەنگاو بە هەنگاو بچنە پێشەوە، پلە پلە بچنە پێشەوە، لە بینی شەو ڕۆژێکە خەڵق نابێ بەشت و هەوڵ بن احتیمات بکەنە سەر خۆیان پێ بگێنن، نەک خەڵکی تر، نەک حیزب، نەک ناسیا و نەک ئەمە هیچ کەسێ پێناگا ئەگەر خۆی هیلاک نەکا، ینی ناکرێتەوە خەو بە هەموو شتێکەوە بینی ئامادەش نەبی قوربانی بۆ بی، ئەوە لە هیچ چینە هیوادارم ڕۆڵەکانی هەر هەمومان لە ئێمە باشتر بن، لە ئێمە ورتر بن و بۆ ئەوەی بتوانن هەنگاو بە هەنگاو بچنە پێشەوە و احتیمات بکەنە سەر خۆیان. زۆر باشە کاگەڤاڵ بەڕێزت گەر نامەیەک بنووسی شتێک بنووسی بۆ خۆت یان شتێک هەمێک بێت لە دڵ تا بتەوێ بیگەێنی. من ئەگەر نامەیەک بۆ خۆم بنووسم بەڵێ بۆ ئەو سایی تەمەنی خۆم بەڵێ ئەنووسم باشت کرد کە بڕیارتدا کاری سیاسی بکەی، باشت کرد کە بووی بە پێشمەرگە، چکە ئەو قۆناغا ئەبوایە منێک کە زانکۆ تاواوەکەم یا ببم بە سەرباز یا ببم بە پێشمەرگە، یان ئەوە تا وەکو خەڵکی تر کە ئەبوونە مەفرەزەی خاسە و نازانم جێشی شعبی و ئەوانە بۆ خۆپاراستن بەشێکی و بەشێکیشی بۆ بەرژەوەندی خۆیان. ینی لەم بینەدا ئەو ڕێگەی کە من هەڵمژاردووە من پێم وایە ڕێگە دروستەکە بووە، ڕاستە ڕێگەی قوربانیدان و خۆنەویستی بووە، بەڵام ڕێگە دروستەکە بووە، بەڵام ئەوەش ئەڵێم ئەبوایە لە پێشمەرگایەتیدا چاوکراوەتر بوومایە لەوەی ئێستا ئەبوایە من لە یەکەم دەرفەتە ئەمەم لە کتێبەکەش نووسیوە کە یەکەم جار مانجەلالم بینی پێشنیاری وەی بۆ کردم کە ببم بە ئەندامی سەرکردایەتی هەر لە یەکەم دیدارە، یان من لام غەریب بوو ئەم پێشنیارە، چکە منێک لە شارەوە هاتووم نە ئەزمموی سیاسی مەیە نە ئەزمموی پێشمەرگایەتی مەیە، بەڕاستی ئەو کاتە سەرکردەکانم نە ئەزانی وام بزانی هەمویان فەیلسوفێکن لە بواری سیاست و یاسا و پەیوەندە نێو دەوڵەتیەکاندا بۆ خۆی. ئەگەر دەرفەتت بۆ هاتە پێشەوە بۆ ئەوەی ببیتە بچیتە ناوەندی بڕیارەوە بڕۆ، چونکە ئەوەی لە ناوەندی بڕیارە ئەتوانی بیکە ئەگەر کەسێکی خزمەت گوزاربی و بەرنمەیەکی خزمەت گوزاریت هەبێ بۆ خەڵک یا بۆ شۆڕش بیکە، ئەجینا ئەچیتە پراوێزەوە و لە پراوێزە نەقسەت کاریگەری هەیە نەکردارت کاریگەری ئەبێ. خاڵێکی تر ئەوەیە بڕوا بە هەموو شتێ نەکەی کە حیزبەکەی خۆت یا جوڵانەوە سیاسەکە و چەکداریەکەی خۆت ئەیڵێ، چکە و دیوێکت پێ ئەڵێ دیوەکەی تر ئاگات لی نییە، بۆیە ئەگەر ئێستا جارێکی تر ئەمە دووبارە بێتەوە هەوڵە دەم هەموو ئەو شتانەی حیزبەکەی خۆم دەیڵێ حیزبەکانی بەرامبەریش بزانم چی ئەڵێن، چونکە یەک دیوی چیرۆکەکە بە تەنیا بە هەڵەتدا بە بەزەو دیوە بزانی، بۆیە هەردوو دیوی بزانی ڕەنگە ئەو کارە ساتانەی ئێستا هەن ئەگەر هەمومان لە هەموو بەرەکان هەموو لایەنەکان هەردوو دیوەکەمان زانی بە و ئەو کاتە ڕۆحی شۆڕژێڕی و ڕۆحی خۆنەویستی و خزمەتکردنمان یەکجار زۆر بوو،
لەو کاتەدا ئەمانتوانی سیاسەتێکی ڕاستتر بگرینە بەر کە بۆ ئێستا بەرهەمەکەی زۆر باشتر دەبوو وەکو مەسەلەکەی ئەڵێ دار کە خوار بوو سێبەرەکە شێر خوارە بێت تەڵان بۆیە هەوڵ دەی لە سەرتاوە دارەکە بەڕاستی نشونما بکە بۆی سێبەرەکە یا بەرهەمەکەشی لە کۆتاییدا ڕاست بێت. سپاسانەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان ویستم فرسەتەکە و چەند خولەکەی کە هەمانە ئەوە بە کۆمەڵێک باسی گشتی بەڕێ بکەین بۆی گفتگویەکەم بە کەڵک بێ بۆ بینەران و بمێنێتەوە بۆ مێژوش سپاس بۆ بەشداریکردنتان کاگە ڤاڵکێستانی کاک سەڵا ڕەشید زۆر سپاس بۆ بەخێرەتن سەر زۆر سپاس. خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.